کۆلێژی ئاداب یاخود کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی جوگرافیا بەزان کۆڵایین پارالێل ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتتانین بۆ باسکردنی بەشێکی نوێ کە بەشی جوگرافیایە لە کۆلێژی ئاداب یاخود کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان. ئەزیزانم، ئێمە ئەم کۆنمرانەی کە بۆتان باسەکەین کە بە زانکۆڵاین پارالێل ئێوارانە بۆ ئەوەیە بەرچاوڕوون بن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بە نزیکەیی بزانن کۆنمرەکان چەندە تاوەکو لە کاتی پێویست ئەو بەشانێک کە دڵخوازی خۆتانە لە نزیکی کۆنمرەکانتان ڕێژی بخەن. بۆیە تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن تاوەکو سوودی لێ ببینن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن بۆ ئەوەی ئەوانیش سوودی لێ ببینن. هەروەها لە ئینستاگرامیش بە هەمان ناونیشان واتە ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین. ئێوەش فۆڵۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن بۆ ئەوەی خزمەتی زیاترتان بکەین. سەرکەوتوو بن.